بەیانیتان باش سپێدە باش دەستپێکی ڕۆژێکی نوێ و سەرەتای ڕۆژی هەفتەتان باش بەو هیوایم کە ئەم دەستپێکە یاخود ئەم ڕۆژە نوێ ببێتە دەستپێکی خۆشی و شادیەکانتان و گەشی هەموو ئەو ئامانجانەی کە هەتان ئینشاءالله بۆ هیوایم کە دوێنش شوێکی خۆشتان بەسەر بردبێ ئەمڕۆ هاتینە وڵاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش هەڵبەت دەستپێکی ڕۆژەکەمان لە کوردستان 24ەوە بە پرۆگرامی ڕۆژ باشە بۆیە ئێمەش هەوڵەیەن کە پوختەیەک لە هەموو بابەتە ناوخۆیی جیهانیەکان بێ جا لە هەواڵەکان بێ یاخود لە بابەتەکانی دیکە بێ دەست پێ بکەین. ئەمڕۆ ڕۆژی گیانی شانوێ ئەو هوەرەی کە بە باوکی هوەرەکان ناو ئەبرێت و مێژوەکەی بۆ 2000 ساڵ پێش ئێستا ئاگەڕێتەوە و لە سەردەمی یۆنانیەکانەوە تا ئێستا لە گەشە سەندندا بووە بە خۆشحاڵیەوە کوردستانیش هاوشانی هەموو وڵاتانی جیهان یاخود هاوشانی ڕوتی هوەر لەو بوارەدا پێشکەوتنی بەرچاوی بەخۆ بینیوە بۆیە پیرۆزبای گەرم لە هەموو هوەردۆستان و لە شانۆکارانی جیهان و بە تایبەت لە شانۆکارانی کوردستانەکەین کە هەمیشە لە هەموو دۆخە جیاوازەکاندا جێگە دەستیان دیار بۆ و توانیویانە لە ڕێگەی شانۆ پەیامێکی تایبەت وەک گونجاو بگێنن. ئەمڕۆ ئێمە گرنگی بەو تەوەرادەین و میوانی تایبەت و ئازیز و خۆشەویستی ئێوەمانە بێت. سەرەتاش بە کورتێک لە هەواڵەکان دەست پێەکەم دواتر دەستەکەم بە هەموو ئەو بەرگە و بابەت و تەوەرانەی کە باسم کرد. شەپۆلێکی بەفرباری هەرێمی کوردستان دەگرێتەوە بەڕێوەبەرایەتی کەژناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان ڕایگەن لە ئەنجامی هاتنی هەوایەکی نیمچە سارد لە تورکیاوە لە سەنتەری شارەکان نەمەباران دەبارێت و بڕێکی کەمیش بەفر لە بەرزایی لوتکەی چیاکان دەپارێت. ئاماژەی بۆش کردووە پلەی گەرما تا ڕادەیەک دادەبەزێت بە تایبەت لە ناوچە شاخاویەکان و هەروەها بایەک بە خێرایی 20 بۆ 25 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەبێت. پارێزگاری پێشووتری نینەوە ڕایدەگەێنێت هەڵوێستی میلیشیاکان زۆر لە هەڵوێستی کازمی بەهێزترە و هێزی ڕاستەقینەش لە پەرلەمان هێزی میلیشیاکانە. ئەسیل و جەیفی پارێزگاری پێشووتری نینەوە لەبارەی دۆخی بەخدا و نمایشی چەکداری میلیشیاکان بۆ کوردستان 24 ڕایگەیان میلیشیاکان زۆر لە کازمی بەهێزترن و تەنانەت گفتوگوی نیشتیمانیشیان ڕەت کردەوە و گوتیشی دۆخی عێراق لە سای هەژمونی میلیشیاکان بەرەو داڕوخانە. کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ پەسەندکردنی بودجە بۆ ڕۆژی یەکشەممە دواخرا دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بڵاوی کردوتەوە. کۆبوونەوەی پەرلەمانی عێراق کە بڕیار بوو ئەمڕۆ بکرێت بۆ پەسەندکردنی بودجە بۆ ڕۆژی یەکشەممە دواخرا. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەاندووە دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجێ بۆ ساڵی 2021 بەهۆی زۆری ناکۆکیەکان و داواکاری لایەنەکان ئەگەرێکی دوورە. بە گوتەی ئەو ئەندامەی لیژنەی دارایی ئەو کێشانەی کە تا ئێستا لە بودجەدا یەکلا نەکراونەتەوە بریتین لە پشکی هەرێم و نرخی دۆلار و دابشکردنی پرۆژەکان. ڕێبەری ئێران دەڵێت سیاسەتی ئەمریکا لە ناوچەکە شکستی هێناوە. عەلی خامنەی ڕێبەری ئێران لە زنجیرە تویتێکدا نووسیوێتی ئەمریکیەکان لە سیاسەتیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر لە پاڵپشتیەکانیان بۆ ئیسرائیل و سعودیا تا دەگاتە دەستوەردانیان لە سووریا و یەمەن و سیاسەتی چەوتیان بەرامبەر فەڵەستین بە هەڵەدا چوون. ئاماژەی بۆش کردووە ئەمریکا گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناناسێت و سیاسەتی واشنگتن لە ناوچەکە شکستی هێناوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی داوا دەکات ڤاکسین بۆ وڵاتە هەژارەکان دابین بکرێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەێنێت تا ئێستا زیاتر لە 20 وڵات ڤاکسینیان پێنەگەیشتووە. داواش دەکات وڵاتە دەوڵەمەند و پێشکەوتوەکان لە ڕێگەی ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە هاوکاری وڵاتانی هەژار بکەن. ڕاشی دەگەێنێت لایەنی کەم ئەو وڵاتە هەژارانە پێویستیان بە زیاتر لە 10 ملیۆن ژان ڤاکسین هەیە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. بێگومان دوێنێک کە هەینی بووە یاخود بڵین پشووی ڕسمی بۆ زۆرێک لە هاوڵاتیان ڕویان کردوتە سەیرانگاکان ڕویان کردوتە ئەو دەشت و دەروژینگە جوانەی کوردستان بۆ وەرگرتنی جەیەکی خۆش.
بەڵام لەگەڵەوەشدا هەندێک کەس کاتێک کە ئەچنە سەیرانگاکان یا ئەچنە ناوچە گەشتیاریەکان بەداخەوە پاکوخاوێنی ئەو شوێنە ناپارێزن یاخود لە دوای خۆیان چەندین زبڵ و خاشاک فڕێن یاخود زەرت بە ژینگاگەێنن. بۆیە ئەمڕۆ هەڵمەتی پاکردنەوەی سەیرانگاکانی هەولێر ئەنجامەدرێت بۆ پاکراگرتن و پارێزگاری لە ژینگەی سەیرانگە و شوێنە گشتیەکانی سنووری پارێزگای هەولێر ئەمڕۆ وەکو باسم کرد سەعات 11 پێشنیۆڕۆ بە سەرپەرشتی ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر و هەروەها بە بەشداری تەواوی بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانی تایبەت بە شارەوانی و گەشت و گوزار ژینگە پارێزی و بەشێک لە ڕێکخراوەکانی جەماوەریەکان سنوورەکە گەورەترین هەڵمەتی پاکردنەوەی سەیرانگاکان لە سنووری پارێزگای هەولێر ئەنجام دەدرێت و دەستپێکی هەڵمەتەکە لە سەیرانگەی دڵۆپا دەبێت لە نزیک مۆنومنتی شەهیدان لە سەر ڕێگەی نێوان هەولێر کۆیە لێوە دەست پێ دەکەن بەو ئامانجەی کە ژینگەی کوردستان بپارێزن و سەیرانگاکان و ناوچە گەشتیاریەکان و دەوروبەری هەولێر و ناوچەکانی دیکەش ئینشاءڵڵا لە ئایندەدا پاک بکرێتەوە بپارێزرێت هەرچەندە ئەمە هەڵمەتێکی زۆر پیرۆزە و هەڵمەتێکە کە کەسانی بەرپرس هەڵاستن پێی بەڵام بێگومان بەرپرسیارەتی لەسەرشانی یەک بە یەکمانە کە بتوانین پارێزگاری لە ژینگە بکەین. هەر بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆ کە لە سەرتاوە ئاماژەم پێکرد ئەمڕۆ پارێزگاری هەولێر بۆ ڕۆژی شانۆ پەیامێکی بڵاو کردوەوە نووسیوێتی نانێک و شانۆیەکم بدەرێ گەلێکی بەختەوەرت دەدەمێ ئەوەش دەقی پەیامەکەی پارێزگاری هەولێرە بۆ ڕۆژی شانۆ. بە بۆنەی ڕۆژی شانۆ پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم شانۆکارانی جیهان و کوردستان بە گشتی و هەولێری پایتەخت بە تایبەتی دەکەم. هیوادارم شانۆکاران وەک هەمیشە لە گەیاندنی پەیامی مرۆڤایەتی و مرۆڤدۆستی و ژیان دۆستیدا بەردەوام بن. شانۆکارانی شارەکەمان جگەل لە هونەرەکەیان هەمیشە بەشێکی دانەبراو بوون لە شۆڕش و تێکۆشانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان و ڕۆڵی گرنگ و پێشەنگیان هەبووە بە نمایشی هونەرەکانیان و چ لە شار بێت یان لە شاخ بوونەتە قوتابخانەیەکی نیشتیمان پەروەری. هیوادارین وەک چۆن لە ڕابردوودا ڕۆڵی دیار و بەرچاویان هەبووە بە هەمان شێوە سەرباری دۆخی قورسی کۆڕۆنا و قەیرانەکان بە هەوڵ و تێکۆشانی زیاتر و ئاشکردنەوەی بینەر بە شانۆ و کاری زیاتر هەر پێشەنگی بمێننەوە. وەک پارێزگاری هەولێر دڵنیایی دەدەین کە پاڵپشت و هاوکاری هونەرمەندان و شانۆکاران دەبین و ئەرکی لە پێشینەمان وەک سەرمایەکی نیشتیمانی گەورە گرنگیدان دەبێت بە ئەزمموی شانۆکارە بە تەمەن و لاوە تازە پێگەیشتوەکان لە پێناو بنیادنانی ئایندەیەکی گەش و ڕووناکی بۆ وڵاتەکەمان. جارێکی تر ڕۆژی شانۆ لە سەرجەم شانۆکاران پیرۆز بێت و درود و سڵاو بۆ ڕۆحی پاکی هونەرمەندانی شارەکەمان و شەهیدانی هونەر. ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر. ئەمە دەقی پەیامەکەی پارێزگاری هەولێر ئومێد خۆشناو بوو بە بۆنەی ڕۆژی شانۆ. بێگومان ساڵانە لە ڕۆژی جیهانی شانۆدا چەندین شانۆگەری بۆ بەرزڕاگررتنی ئەو ڕۆژە لە هەرێمی کوردستان لەلایەن شانۆکارانەوە نمایشەکرێت. لەگەڵەوەی شانۆ مێژوێکی درێژی لە ناو هونەری کوردیدا هەبووە لە هەمان کاتدا دەستپێکی شانۆ لە کوردستان بە چەندین ئاستەنگیشدا تێپەڕیوە کەم نەبوون ئەو ڕێگریانەی هاتوونەت سەر ڕێگەی شانۆکاران و شانۆش. یەکێک لەوانە نەبوونی ئەکتەری ژن بووە لە ناو شانۆگەریەکاندا هەر بۆیە زۆر جار ئەکتەری پیا و ڕۆڵی ژنیان لە شانۆگەریەکاندا بینیوە. هەرچەندە ژنانیش هەمیشە پێشەنگ بوون کە یەکەم ژنیش چۆتە سەرتەختی شانۆ بۆ یەکەم جار خات و گوڵزار عومەر تۆفیق بووە کە لە شاری سلێمانی بووە و یەکەم خانمە ژن بووە یاخود یەکەم خانمە ئاکتەری شانۆ بووە چۆتە سەرتەختی شانۆ. مێژووی چرکەساتی ئەم وێنەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1968 کاتێک کە شانۆکار هەماڕەشی تەرەز ڕۆڵی کچێک بە ناوی شیرین لە شانۆگەری بڕیار و ئەنجام بەرجەسە دەکات. ئەم کارە دەبێتە یەکەم ڕۆڵبینینی هونەرمەند لەو ڕێگەیەوە بە بینەرانی شانۆ لە کوردستان ئاشنا دەبێت. ئەو کەسانی کە لە شانۆ ئیشیان کردووە
بە پەنجەی هەردوو دەزەژمێرێن لە کۆنا. جگە لەمیش هونەرمەند عومەر چاوشین و کەمال دڵشاد نمونەیەکی ترن لەو ئەکتەرانەی ڕۆڵی ژنیان لە ناو شانۆگەریەکان بەرجەسە کردووە. ئەو کاتە وەکو ئێستا نەبووم، گەنج بووم، جوان بووم، شیرینێکی جوانم بەرجەستە کرد لەو شانۆگەریە. شانۆگەریەک بوو کەوا زۆر دەمێ بوو شانۆ لە سلەیمانیان نەما بوو لە زمانی عەبدولکەریم قاسمەوە. من کە ئێستا باسی بۆکە باسی 68 و 69 بۆکەم. بۆ ئێمەمانانیش وەکو گونێری نە ئەستەم و جاوەرە شانۆ خانمێک بێت یا با بڵێن ئەمە هەروە ئاسان نەبوو، نەک هەر خۆی ئەو کچە ئەو خانمە، خانەوادەکەی خزمی پلە هەشتیشی هەر جێگەی سەرزەنشت بوو. وای لێ هاتە بوو، یعنی جاری وا هەبوو کچەکە حەزیە کرد، براکەی حەزیە کرد، دایک و باوکی حەزیە کرد مەسەڵەن ئامۆزایەکی و نابێ بڕۆژانە ڕۆژە لە ڕۆژان سەرفراز و لەو سەردەمەدا هونەری شانۆ لە ژێر فشاری دەوڵەتی بەعسدا بووە. شانۆکاران نەیانتوانیوە بە ئازادانە شانۆگەری نمایش بکەن. زۆرێک لەو ئەکتەرانەش کە ڕۆڵیان لە شانۆگەریەکاندا بینیوە ئێستا لە ژیان نەماون. سەیری هەنێ وێنەکەی برادەری تایە ئێستا نەماوە و ئەمری خۆی کردووە، کزە لە جەرگتەوەیە، کەسانی داهێنەر بوون، کەسانی جوان بوون، کەسانی هونەرمەند بوون. ئێمە لەو کاتاکە مەسەڵەن کە ئەنفالەکرا ئاهاتی تەنەکەمانە کرد کە خەڵکەکە ئەکوژرا لە سجنەکانە لە زیندانەکانی بەعسا تووشی هەزار جەربەسەری و ئەشکەنجە و لە سێدەرەدانەبەوە ئێمە پەروانەمان کرد بۆ ئەوەی کەوا خەڵکەکە ورەی و خەڵکەکە بەرزکەینەوە. حەماڕەشی تەرەس لەگەڵ ئەوەی یەکێکە لە ئەکتەرە دیارەکانی ناو شانۆگەری کوردی مێژووی کارەکانی دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 60ەکان. لە زیاتر لە 40 شانۆگەریدا ڕۆڵی بینیوە. دیارترینیان لەو شانۆگەریانەی کە هونەرمەند ڕۆڵی تێدا بینیوە شانۆگەری تەنەکە و شانۆگەری میراتی و سەللەی نانکەر و لانەوازان و مۆڵەت بووە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. هەر لەسەر ڕۆژی جیهانی شانۆ ئێمە بۆ چوون و پەیامی بەشێک لە شانۆکاران و هونەرمەندانمان وەرگرتووە بابێک و ببینین بزانین پەیامی ئەوان بۆ ئەم ڕۆژە چییە. وەک هەمیشە دواکەوتم بمپورن بەس چی بکەم کە لەم شارەیە زۆر شت بەدەست خۆتە، بەڵام کات نا، مەوعید نا. پێش هەموو شتێک زۆر زۆر سوپاستانەکەم بۆ ئەوەی کە منتان داوەت کرد کە چەند ڕستەیەک لەسەر ڕۆژی شانۆی جیهانی قسە بکەم. پێش هەموو شتێک پیرۆزبایی لە هەموو هاوڕێیانی شانۆکارانم دەکەم لە کوردستان و دوای ئەوە پیرۆزبایی لە هەموو شانۆکارانی جیهان ئەەکەم. بەڕاستی ڕۆژی شانۆیی جیهانی یعنی ڕۆژێکی پیرۆزە، بەڵام پیرۆزەکەی لە کوردستان لە هەموو وڵاتەکانی تر زیاتر پیرۆزە. بۆ لەبەر ئەوەی پیرۆزی ڕۆژی شانۆیی ئەکەوێتە نەورۆزەوە، یعنی ئێمە هێشتا لە نەورۆزین، وەنیە 21 مانگ ڕۆژی دەستپێکی نەورۆزە، ڕۆژی نوێبوونەوەیە. ئێمەش چۆن ڕۆژی شانۆی جیهانی بکەین بە نوێبوونەوە، نەک تەنیا بەوەندەی کە پیرۆزبایی بکەین، بەڵام ئەم پیرۆزبایە بکەین بە بیرکردنەوە. هەستەکەم دڵم فرۆشراوە. دەتوانین ئێمە یەکەم کار ئەمە بکەین بزانین چۆن شانۆ ببێ بە کولتورێک لە کوردستانە. کێش ئەتوانێ ئەمە بکە بە شانۆ بە کولتور لە کوردستانە. تا ئێستا بەداخەوە ئەمساڵ کە 2021 نەتوانراوە شانۆ لە کوردستانە بکرێ بە کولتور. کەواتە ئێمە دەبێ بیرکردنەوەیەکی تر بکەین، کەواتە پیتاگۆگیک شانۆی پەروەردەیی زەرورە، بەڵام ئەم زەرورە چۆن پسپۆران بتوانن لەم بوارەدا
بەڕاستی لە شێوازی کۆنفرانسیە بکرێەوە ئەنجامەکەی بچێتە هەموو قوتابخانەکان و بچێتە هەموو دەستگا مەدەنیەکانەوە بۆ ئەوەی شانۆ ببێ بە کولتور. مردم لە ماڵەیە دڵم تەقی شەڕ نابڕێتەوە هەمویان لەسەر ئەسابن خوا ببوورەوە شڵێن بەخوا دەرسیم شتێکی لە شێت گەڕاوەتەوە تۆ باشتر لە من تێگەی بێباک سارد و سڕ ئەسڵە نەز ناکەم لەگەڵ پیاوێکاژی هەروکو هەمومان نەزانین شانۆکردن پێویستە بکرێ بە کارێکی ڕۆتینی ڕۆژانەمان لەبەرە شانۆکردن پەیامێکە گەێنێت ئێمەش بتوانین ئەو پەیامەی کە لە ناخ و لە هزر و لە مشکی خۆماندا هەیە بگەێنن هەروکو سۆقرات دەڵێت هونەرمەند پەیامبەرە کەواتە ئەو پەیامی کە ئێمە ئەمانەوێت بێ لەوەی کە کۆمەڵێک کەس لە ڕێگەی خۆیان و لە ڕێگەی کار و پیشی خۆیانەوە پەیامی خۆیان دەگەێنن ئێمەش بتوان لە ڕێگەی شانۆکردنەوە و لە ڕێگەی کاری شانۆیەوە پەیامی خۆمان بگەێنن ساتێ دێ لە ژیاناتوف لە هەموو سیستەم و یاسا و ڕێگەکانی عەقڵەکەی ئەو کاتانەیە کە تیانە تەقیتەوە نا کە تیانە ئاڕچەیتەوە بەڕووی زەمین و ئاسمان بۆنی ڕۆژی ژیانی شانۆوە زۆر بەگەرمی پیرۆزبایی لە هاوڕێ شانۆکارەکانمان دەکەین لە کوردستان و لە تەواوی شانۆکاران لە تەواوی جیهان بە هەموو ڕەنگە جیاوازەکانیەوە هیوادارین بتوانین لە ئایندا شانۆ بکەین بە بنەمایەک بۆ پەروەردەی مرۆڤ کە ئەمەش دیارە لە قۆناغەکانی خوێندنەوە دەست پێ دەکات کە هونەر بێت بە بنەمایەک یاخود شانۆ بێ بە بنەمایەک کە ئێمە لە تەنیشت زانستەکانی ترەوە پەی بە زانستێکی تر ببین کە ویش زانستێکی مرۆڤایەتیە کە پەیامی ئینسانی بە مرۆڤ ئەدات کە ئەوی شانۆیە یاخود ئەویش هونەرە ئەوەی منە کاتام دڕندەیە چاوەڕوانیەکی درێژخایەنە کە هیچ شتێک تیا ڕوونایە 27 هەموو ساڵێ ڕۆژی جیهانی شانۆیە جژنی شانۆکارانە لەم ڕۆژە شانۆکاران پەیامیان هەیە پیرۆزباییان هەیە پرۆژەیان هەیە هەر بۆیە منیش وەک شانۆکارێک هەموو وەک بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری دەربەنی خانیش پیرۆزبایی لەسەر جەم شانۆکارانی جیهان و کوردستان بە تایبەتی و تایبەتریش پیرۆزبایی لە شانۆکارانی شاری دەربەنی خانی خۆشەویست دەکەم ئەڵبەتە شانۆ حاڵەتێکی ئینسانیە شانۆ بۆ مرۆڤایەتیە شانۆ ئەڵبەتە ڕۆڵی زۆر هەبووە لە سەر هەموو مرۆڤایەتی لە جیهانە و لە کوردستانیشا بە دڵنیایی کاریگەری خۆی هەبووە لەسەر وشیارکردنەوەی خەڵک لەسەر گەیاندنی ئەو پەیامە ئینسانیانە وەلە داهاتووشا بەڕاستی ئەمە هیوادارین هەمیشەش هیوادار بووین و داوامان کردووە لە وەزارەتی ڕۆشنبیری لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کار بەدەستانی ئەم وڵاتە کە بایەخ بە شانۆکاران و شانۆ بدەن چکە وەکوتمان شانۆ دیاردەیەکی ئینسانی حاڵەتێکی ئینسانیە هەموو کۆمەڵگایەکی پێشکەوتو بە شانۆیەکی پێشکەوتووە ناسرێتەوە. دینەوە ناو ستودیۆ ئێستا میوانەکەمان ئامادەیە کە بێگومان میوانێکە کە خزمەتێکی زۆری بە بواری هونەر و بە تایبەت شانۆش کردووە من حەزەکەم پێتان بناسێنم و لەم بەیانیەدا ڕۆژباشی لێ بکەم کە مامۆستا ئەرسلان دەروێشەوە نووسەر و شانۆکار لێرێ بەخێر هاتی مامۆستا بەیانیت باش و ڕۆژێکی باش وە ڕۆژی شانۆشت پیرۆز بێ زۆر سپاس بۆ بەڕێستان و ڕۆژی ئێوە و بینەران و کوردستانیان هەمووی باش و ئاسوو دەبێت خۆشحاڵم کە لەگەڵتان لەم بەیانیە و پیرۆزبایی بێگومان ساڵی تازەی کوردیتان لێ یەکەم جژنی نەورۆز و لەم ڕۆدا پیرۆزبایی لە شانۆکارانی کورد هەڤاڵەکانم لە شارە جاجیا و دەبەرە جاجیەکانی کوردستان لە خانمان و پیاوان و گەنجان و بە ئەزمونانی شانۆ و لە خۆشەویستانم لە تیپی شانۆی سالار و لە خاتونەکەی خۆم کە شانۆکارە یادیان بەخێر و سڵاو لە هەمویان زۆر سپاس. مامۆستا با بینە سەر مێژوێکی شانۆ بەگشتی کە مێژێکی زۆر زۆر دێرینی هەیە بە باوکی هونەرەکانە ناسێنرێ ئەوە بینەوە سەر مێژووی شانۆ لە کوردستاندا و چۆن بووە و لە چەند فۆرمیشدا خۆی دەبینێتەوە. بەڵێ بێگومان دیارە کە شانۆ هونەرێکی دێرینە و پێ بە پێی وشیاری کۆمەلگا و مرۆڤ ئەم هونەرە گەشەی سنووە و لە هەموو شارستانێتە کۆنەکان شانۆ بەڕەنگێ لە ڕەنگەکان درەوشاوەتەوە ئەگەر ینی شارستانیە هەرە کۆنەکانی و فەرعونیەکان و وانی تێپەڕێنین ئەوە لە لای گریکەکان لە 2500 ساڵ لەمە و پێش ینی شانۆ بە شێوەیەکی ئەکتیڤ و بە شێوەیەکی کارا سەری هەڵداوە و لەوێەوە ئیتر سەدە بە دوای سەدە گەشەی سنووە تا گەیشتۆتە ئێمە لە
نزیکەی 100 ساڵ لەمەوە پێش لە ڕاستیە ئەوەی کە با بڵێن لێکۆڵەرەوەکانی بواری شانۆی کوردی و نووسەرەکان پێگەیشتون ئەوەیە کە لە 1905 میری دیل لە هەولێر پێشکەش کراوە و دواتر شانۆگەری سەلاحەدینی ئەیوبی لە 1920 هەر لە با بڵێن مەدرسەی ئولای شاری هەولێر پێشکەش کراوە و لە شاری سلێمانیش بە هەمان شێوە علم و جەهل و کۆمەڵی شانۆگەری تر و یەکەم دەقی شانۆی کوردی ساڵی 1990 بە ناوی مەمی ئالانی عەبدوڕەحیم ڕەحمی هەکاری لە ئەستەمبوڵ بڵاو بۆتەوە و بۆ نزیکەی 100 ساڵە چێ جم و جوڵ و بزاوی شانۆ لە کوردستانە هەیە بێگومان. ڕاستە ماشەڵڵا کەنجێکی لەو بوارەیە. ئێستا ئەو ڕۆتی کە دەستی پێ کردووە ئێستا گەیشتۆتە چه ئاستێک لە ئاستمۆحی ئێوەیە پێتان وایە ئەو شەمەندە فەرە پێشکەوتویان وەستاوە؟ بەداخەوە گەر ئێستا چای بخشێنی بە سۆشیال میدیا و بە پەیامی شانۆکارەکانی کووردا بە کەمی با بڵێن گەشتبینی تیابینی بەداخەوە هۆکارەکانی زۆرن هەندێکی پەیوەستن بە خودی خۆمانەوە وەکو شانۆکاران و هەندێکیشی پێوەستە بەو زەمینە و بەو با بڵێن ئەتمۆسفێرەی کە ئیشی تیا ئەکەین. ئێمە لە کۆمەڵگایەکی نەبێدان بەوە دابنین کە هێشتا لە ڕووی گەشەسەندنی فەرهەنگی و وشیاریەوە هەستەکەی هەندێک جار بەداخەوە شانۆ پەراوێز ئەخات و ئەمە لەسەر ئاستی گشتی نابەتەنها ئەتوانم بڵێم لەسەر ئاستی بەڕێوەبردنیش یعنی بەداخەوە تا ئێستا هەستەکەی تۆ تێگەیشتنێکی قوڵ لە ڕۆڵی شانۆ نییە لە کۆمەلگا لە لای ئەو بەڕێزانی کە جمکە سەرەکیەکانی فەرهەنگی و ئیداری بەڕێوە بن بۆیە ئێمە بینین استراتیژێکی هونەری و فەرهەنگی ڕوون و ئاشکرامان نییە و چەند جارێک باسی ئەمەمان کردووە بۆیە بنمونە لە شارێکی وەکو هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانەوە گەشە سندنێکی گەورەی پێوە دیارە لە هەموو ڕوویەکەوە بینی ئێمە لە ڕووی شانۆ داتەپاوین یەک هۆڵی شانۆوە بووە کە نەک لە سەردەمی ڕژێمی ڕابردوو لە سەردەمی پێش ئەو دروست بووە ئەویش ڕووخا کە هۆڵی شانۆی گەلە بۆ ئەوەی بنیاد بنرێتەوە 10 ساڵە با بڵێن هەیکەلەکەی لەویایە هۆڵێک نییە بۆ شانۆ تەناوڵێکی بچووکی بەڕێوەبەرایەتی هونەری شانۆ نەبێت تەنانەت پەیمانگای هونەرە جوانەکان کۆلێژی هونەرە جوانەکان کە لە ناو شاری هەولێرا ڕۆڵێکی گرنگیان هەیە هۆڵی ئەو تویان نییە هۆڵی مجازیان نییە مامۆستا ئەمە لای ئێوە نەقسێک نییە لە ناو پایتەختە بەڵێ خۆی نەک لای یعنی لە هەموو شارەکانی تریش ئەمە هەیە یعنی بۆ لە شاری دۆک هەر هۆڵی جززیری هەبوو تازە هەر ئەوەیشە ینی من نەمبینی هۆڵ تازە بکرێتەوە لە سلەیمانی کە پایتەختی ڕۆشنبیریە کۆمەڵی هۆڵی تێدایە هەر هۆڵەکان هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد نەبێ کە با بڵێن کەرتی تایبەتەوە خۆیان دروستیان کردووە هۆڵەکانی تر هەر هۆڵی ئامادەی سلێمانی جارانە هۆڵی پەیمانگایە مەسەلەن هۆڵی ڕۆشنبیریە ئەم هۆڵانن کە لە بنیا ینی پێ 30 ساڵی شەر هەبوون پێ 30 ساڵ پێش ڕاپەڕین و پێش ئەمەزمونێش هەبوون ئەمە ئەو بێلەوەی کە لە شارەکانی تر کە جموجۆڵی شانۆیی بە گورجی ئەبینین مەسەلەن لە شارێکی لە پارێزگایەکی تازی وەکو هەڵەبجەی زامدار مەسەلەن لە گەرمیان لە دەڤەرەکانی تر مەسەلەن لە ئاگرێ لە زاخۆ لە دەڤەری ڕاپەڕین لەم شوێنانە کە تۆ بچی چالاکیەکی بتوێ شانۆیی ببینیان بکرێ ئەوە بەدەگمەن هۆڵێک و شوێنێکی ڕێک و پێک ئەبینی کە شانۆکار بە ئاسوودەی بتوانێت پێ ئەوە شاری کەرکووکیش هەر لێ گەڕێ بەڕاستی ئەوە ڕێزم هەیە یعنی ئەو شانۆکارانی کە لەوێن بەڕاستی ئەوانیش توانم بڵێم بەنینۆک هەڵەکۆڕن زمینەی خوانەڵکۆن بۆی کاری شانۆیی بکەن هەرچەندە من ئەموێ لەگەڵ ئەوشا زۆر ڕەشبینانە ئەوە نەڵێم کە هیچیش ناکرێەوە تا ئێستا لە هەموو شارەکان ئەم یادە ئەکرێتەوە لە هەولێر ئەمڕۆ مەراسیمی شانۆ هەیە و نمایشی
شانۆ پێشکەش ئەکرێ لەلایەن بەڕێوەبەراتی هونەری شانەوە لە سلێمانی بە هەمان شێوە مەراسیمی ڕۆژی شانۆ گیانی هەیە و چوار شانۆگەری پێشکەش ئەکرێ لە دوهۆک مەراسیمی شانۆ بەڕێوە ئەچێ و سیمینار ئەکرێ و کتێب دابش ئەکرێ لە کەرکووک تیپی هەوار گەیشتۆتە فێستیڤاڵی قەرتاجی مۆنۆدراماوە ئەمڕۆم ئێوارێ ساعت حوتونی و بە کاتی کوردستان نمایشی وە قاقنەس ئەسووتێم پێشکەش ئەکا لە شارێکی وەکو خورماڵ بۆ نمونە سیمینار ئەکرێ لە چەند ڕۆژێک لەمەوە پێش لە شاری دەربەنی خان دیسان سیمینارێک کرا و ئەم جم و جۆڵ و چالاکیانە کە زۆربەی خۆبەخشیە ئەتوانم بڵێم ڕاستە ئومێد ئەدا بەوەی کە شانۆکاران سار نابنەوە لەگەڵ وە دەریشی خات کە هێشتا جوهدێکیان هەیە گڕوتینێکیان هەیە بۆ شانۆ مامۆستا شانۆی تراژیدیا شانۆی کۆمیدی هەموو ئەمانە کاریگەری هەبووە لەسەر کۆمەلگا لەسەر ڕەوتی کۆمەڵایەتی چ شانۆگەریکتر یاخود بە چ فۆرمێکتر ئێستا پێویستە بۆ ئەم کاتەی ئێمە لە ڕاستیە شانۆ لەو شوێنانی کە ئەوکو عەرزم کردن درەوشاوەتەوە و ڕۆڵی کاریگەری هەبووە هەمیشە لکاوە بە خەم و ئازار و خەونەکانی تاکەکانی کۆمەڵگای خۆیەوە و ئازادی ئاسۆی ئازادی لە هەر شوێنێک فراهەم بێت ئەوە بێگومان شانۆ لەوەیە شانۆ دەنگی مرۆڤە دەنگی ئازارەکانە و دەنگی خەونەکانیشێتی توانم بڵێم ئەو یۆتۆبیایەیە کە هەمیشە مرۆڤتیایە خەون بە داهاتوویەکی گەشتر و گێتیەکی پڕ لە ئاشتی و پڕ لە ئاسوودەیی ئەبینێ من پێم وایە شانۆوەکو خواردن وایە چۆن ئەبێ خوانەکەت تاکو و سۆنفی خواردنەکانی تیاج هەمە جۆر بێ تەندروستتر و بەچێشترە بە هەمان شێوە شانۆیش تا فۆرمەکانی جیاواز بێت و تا گەشەی زیاتر لە زۆر ڕۆوە ببینێ بەڵام لەگەڵ ئەوە وەکو باسم کرد بینەر کێتە ناو هۆڵی شانۆ خۆی تیا ببینێتەوە یان بەلای کەمەوە بتوانێت تەفاعل کا لەگەڵ ئەوەی کە پێشکەشی ئەکرێ واز کات ئەم شانۆگەری کە پێشکەش ئەکرێ یعنی شانۆیەک نییە دابڕاو بێ لەم ئەم ئەناسێ خەمەکانی ئەناسێ و ئەزانێ چۆن ئەی دوێنێ و گوتارێکی دروست و تەندروستی لەگەڵ ئاساس ئەدا مامۆستا باسی بینەرە کرد ئەو بینەرە کە تۆراوە بمانەوە نەمانەزین بەشێک لە بینەر تۆراوە لە شانۆ ئەمە هۆکارەکەی بۆ چیەگەڕێتەوە ئەو بینەرە چۆن بێنینەوە ناهۆڵی شانۆ ئەکەوێتە سەر شانی بینەر یاخود شانۆکار لە ڕاستیە خۆی تەریبوون و دوورکەوتنەوەی بینەر لە شانۆ ئەتوانم بڵێم وەک یەک نییە لە هەموو شوێنەکە ڕاستە یعنی ئێستا من لە 2 ساڵ لەمەوە پێش چوینە فێستیڤاڵی دەربەنی خان بنمونە ئەڵێم کە دەربەنی خان ڕاستە لە شانوە ئەزمونێکی هەیە بەڵام شارێکی سنوور دیاری کراوە ئەو با بڵێن ئامێزگرتنەوەی جەماوەری دەربەنی خان و میوانەکان بۆ نمایشەکانی شانووی سەر شەقامیش کە لە ناو هۆڵی شانە بوو بێ ئەندازە جوان بوو لە ئەوە تا ئەبینین لە شارێکی وەکو سلێمانی کە شانۆیی پێشکەش ئەکرێ ئێستاش نزیکەی مانگێک نمایش ئەکرێ ئەو هۆڵەکانیش بەردەوام پڕە بێ بێگومان ئەگەر چالاکی شانۆیی لە با بڵێم نمایشی شانۆیی لە شارێکی وەکو کەرکووک لە هۆڵێکی گەورەی مناسەباتە هزار کەسەگرێ هۆڵەکەیان پڕ ئەبێ لە هەولێر بامان شێوە جەماوەر چەند ڕۆژێک دێتە شانۆ بەڵام ڕاستیەک هەیە دەبێ ئێمە چاوپۆشی لێ نەکەین ئەوش ئەوەیە کە بەڕاستی بینەری ئێمە ئێستا تەرکیزی چۆتە لای کۆمەڵێ بواری تر ژیان زەحمەتەکانی ژیان وای لێ کردووە کە ئەتوانم بڵێم زۆر بەڕاشکاوی نەیپەرژێ بۆ ئەوەی بە تایبەتی کە شانۆ نەبۆتە دیاردەیەکی ڕۆژانە لە ژیانی کۆمەڵگای ئێمە یعنی ئێمە لە وڵاتێک نین هەم ڕۆژێ شانۆوە بێ بۆەوەی جەماوەر لێدانە بڕێ و بەردەوام بێت لەگەڵەوەی کە هوەرێکی بەرجەستەشە بێگومان ویان شانۆ لە ناو دام و دەستگاکانی ئێمە سیستەماتیک نەکراوە لە با بڵین لە بواری خوێندنەوە هەر لە با بڵین سەرەتاییەوە تا ئەگاتە زانکۆ کوا شانۆی زانکۆی ئێمە لەناو ئەو هەموو زانکۆیانی کوردستانە چه زانکۆیەک تیپێکی شانۆیەکە ئێمە لە هەفتاکان
لە زانکۆیەکە بوو لە تەنها زانکۆیەکە بوو لە کوردستانەوەی زانکۆی سلێمانی بوو تیپی شانۆی زانکۆ هەبوو و ئەتوانم بڵێم ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە شانۆ پاشەک شێ بکە ئمە گۆڤارێکی شانۆیمان نیە لە کوردستانە یعنی ئێمە چاپکرا و کتێب و ئەمانە هەچەند ئەمڕۆ دوو کتێبیش چاپ بکرێ ئەماژە بۆش بدەم یەکی کاکدار و عزیزە کۆمەڵێک دەقی شانەوەی تریشانی دکتۆر دڵشاد مستەفایە کە کتێبی چوارەمێتی یعنی ئەوەش ئەبینی دام و دەستگاکان بە بۆنەوە بە مناسبەوە ئەتوانم بڵێم ساڵ و ئەگەلیان بپرسی بۆ ئەڵێن کتێبی شانەوەکو ڕۆمان و ئەمانە نیە خەڵک پارەی پێبا یعنی بەداخەوە ئەتوانم بڵێم کە شانۆ بە تەواوی پەراوێست خراوە یعنی بە شێوەیەکە کە هەندێک جار تۆ مەترسی لە ناوچوون و کاڵبوونەوەی تەواوی تیابینیت یعنی ئێمە ئەڵێ ماڵ خۆی ماڵ نەبوو میوانی ڕووی تێکە جا چی میوانێکی ڕەزا قرس ئەم کڕۆنا نەگریسەی کە ئەمیش هاتە سەربار کە ئێمە ئێستا ئەم کەرەنتینە ئەوەنەی تر ڕەوتەکەی سارد کردەوە بەڕاستی لەگەڵ هەموو ئەمانە ئێمە کۆمەڵە شانۆکاریشمانەیە کە بە دڵ و گیان لە ناو کوردستان و لە دەرەوەی کوردستانیش ئەنووسن بۆ شانۆ خەمی شانۆیانە بەدەم پرۆژەی نوێوەن گوڕئان بە بزافە شانۆیەکە و ئومێ دەکەم هەمیشە من ئومێدم بە گەنجانە من دڵنیام گەنج و لاوی شانۆکاری کورد ئەتوانن جڵەوی ئەمڕۆتە شانۆیە سست و خاوە گورچکەنەوە و بەرەو ئاسوویەکی گەشتری برن ئینشاءالله مام ساهر هەمان پرسیار لای منیش دروست بوو ئێوە کارتان کرد شانۆتان خستە سەر پێ مەبەستمەوە بوو ئایا ئایندەی شانۆکاری داهات و ڕوونەبێت و تا چەندیش تەکنەلۆژیا کارەکاتە سەر ئەو ڕەوتە بە ئەرێنی بێ یاخود بە نەرێنی بێ بڵێ بێگومان هەر نەوەیەک قۆناغێک تێ ئەپەڕێنێ پێش ئێمە چەند قۆناغێکیان تێپەڕانەوە ئێمەش لە هەوڵی ئەوە بووین و دوای ئێمەش ئەوەی مای گەشتبینیە ئەوەیە کە شانۆکارانی گەنج زۆر ئەکادیمین و زۆر نەسرەوتن و زۆر جدین لە کارەکانیان و دەنگیان ئازادە وەڕخنە ئەگرن و ماندوو ئەبن لە ناو هۆڵە شانۆیەکان چەند مانگێک ئامادەن لەو هۆڵە سارد و سڕانی کوردستانە کار بکەن بۆەوەی نمایشێک بخەنە بەردەمی بینەر کە شایستە بێ بە بینینیان و ئەوە نەوەیەکی ئەکادیمی کە خوێندنی باڵا تەواو ئەکات و برەوی پێئەدا لە بەرچاوە ئەمانە هەمووی جێ خۆشحاڵین ئەوەکو باسم کرد شانۆی کوردی و ئەچێتە دەرەوە ئەچێتە فیستیڤالەکانی تر و ئێمە بەداخەوە فیستیڤالێکمان هەبوو کە نێودەوڵەتی بوو لە هەولێر ئەو فیستیڤالە ڕاگیراوە بەهۆی هەم باری دارایی و هەم کڕۆنا و هەروەها چەند فیستیڤالێکی ترمان هەبوو لە شارەکانی تری کوردستان لە کەرکووک لە دەربەنی خان لە سلەیمانی ئەمانش هەمووی ڕاوەستاون هیوادارم ئەم فیستیڤالانش بە شێوەیەکی تۆکمەتر و باشتر لە ساڵانی داهاتووە بە تێپەڕاندنی ئەم کڕۆنایە بتوانین جارێکی تر ئێمە بزافەکە ببینین گەشت بێ و چالاک بێ و هۆڵەکانی شانۆ بەڕووی بینەرانە بکرێتەوە خۆی ئێمە لە ڕۆژێکین کە ئەم ڕۆژە بۆ ئەوەیەکە هەموو هۆڵەکان دەرگاکان و دەواازەکانیان واڵاکەن بەڕووی بینەرانە لە هەموو دەواازەیەکیش بۆ ڕۆژانی داهات و نەک تەنها ئەمڕۆ بێگومان ئەگەر ئەمە ژوامان لێ بکات دەرفەتە بێ بگەڕێمەوە بۆ ئاماژەیەکی کورد بم بەوەی کە ئەم ڕۆژە چۆن دروست بوو بۆ 27 مارس بوو بە ڕۆژی شانۆی جیهانی لە دنیا پەیمانگای شانۆی جیهانی کە لە ساڵی 1948 بە دەستپێشخەری یۆنسکۆ لەگەڵ کۆمەڵێک دەرهێنەر و نووسەری ناوداری جیهانی وەک جۆن برستلی و فرانسۆ مۆریال و ئەرشیڤال مارکلیش ئەمانە دایان مەزران لە کۆنگرەی نۆهەمیە لە ڤیەننا بە پێشنیاری شاعر و دەرهێنەر و ڕخنەگیری فنلەندی ئارفی کیفمان پێشنیاریان کرد کە ڕۆژێک بۆ شانۆ دابنێن ئەم ڕۆژیان
لە ساڵی 1960 خستە ساڵی 1962 کە کردنەوەی وەرزی شانۆی گەلان بۆ شانۆی کە پێشتر بە شانۆی سارا برنار ناسرا بوو. ئیتر لەو ڕۆژەوە پەیامێک ساڵانە لەو ڕۆژە پەیامێک بە شانۆکارێکی ناسراوی جیهان سپێردرا. یەکەم پەیام جان کۆکتۆ نووسەری فەڕەنسی پێشکەشی کرد و دوای ئەوە ئیتر نووسەرەکان و دەرێنەرەکانی تری جیهان وەک ئارتەر میلەر و پیتەر بروک و پابلۆ نیرۆدا و تا ئەگاتە عەرەبەکانیش پێشکەشیان هیوادارم ڕۆژێک بێت کە ئەو پەیامە بە شانۆکارێکی کورد بسپێردرێت و دەنگی ئێمەش بگاتە جیهان و پەیامی ئێمەش بگاتە ئەوانی تر کە ئەمە خۆی هۆکارێکی دروستبوونی پەیمانگای شانۆی جیهانیە کە ئاڵوگۆڕی معریفی و خبرە و زانیاریە لە بینی گەلانە. ئینشاءڵڵا بۆ هیوایین کە ساڵی ئایندە ئەو پەیامە بڕات و ئیتر شانۆی کوردیش بەو هەموو توانایی کە هەیەی نەبینراوە ببینرێت لە جیهانە. بەخێر هاتی مامۆستا ئەرسەلان، خۆشحاڵ بووین. ئینشاءڵڵا ئەم ڕۆژە لە ئێوە و لە هەموو شانۆکاران هەر پیرۆز بێت. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆش. ئێستاش بابەیەکەوە بزانین ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان چۆنە. سەرماکەی ئەم ساڵ هەر باکووری گرتوتەوە زیاتر باکووری کوردستانی گرتوتەوە نەگەیشتۆتە هەرێم. ئەوە لای ئێمە خەریکا بە بەها ئیتر هاوینیش گەرماکەونە زۆرە کەچی بەهۆی بەفربارین لە ڕێگەی یاخو بڵێن لە باکووری کوردستان ڕێگەی 317 گوند داخراوە. لە ئەنجامی شەپۆلێکی بەهێزی بەفر و بارانبارین ڕێگەی 44 گوند و ئاوایی لە پارێزگای وان و 185 گوند لە پارێزگای موش و 88 گوند لە پارێزگای بەدلیسی باکووری کوردستان داخران. تیمەکانی تایبەت بە ڕێگەوانیش بەردەوام سەرقاڵی پاکردنەوە و فڕێدانی بەفرن لە ناو ڕێگەی ئەو شوێنانە یاخود لە ڕێگە سەرەکیەکان هەوڵی ئاسانکردنەوەی ڕەوشی هاتوچۆیان
و هاوکات شەپۆلێکی چڕی پەرزەبارینیش هەر بە بەفرەوە نەوەستاوە. پارێزگای شەرمەخی گرتوتەوە و بەهۆیەوە زیان بە چەندین ئۆتۆمبیل گەیشتووە. لە ماوەی ڕابردووش بەهۆی بەفربارین ڕێگای چەندین ناوچە داخران و دەیان ڕووداوی هاتوچۆش ڕوویدا کە چەندین گوندی ژەدانین ڕێگەیان داخرا ژیانی هاوڵاتیان زۆر ئاستەم بوو. ساڵی ڕابردوو 2276 کۆچبەر لە ئاوی دەریاکان داخنکان. ئەوە ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی سەر بە نەتۆیە گرتوەکان ئاشکرایەکە بەپێی ئامارەکان تەنیا ساڵی ڕابردوو 446 کۆچبەر لە ڕێگەی ئاویەوە گەیشتونەتە وڵاتانی ئەوروپا، هەروەها 52,000 کۆچبەریش ڕێگری لێکراوە لە ڕێگەی ئاویەوە بگەنە ئەوروپا و دەست بەسەر کراون. ئاماژەی بۆش کردووە تەنیا ساڵی ڕابردوو 2276 کۆچبەر لە ڕێگەی گەیشتن بە ئەوروپا لە ئاوی دەریاکانەوە خنکاون و چەندین تەرمی کۆچبەرانیش لە کاتی نوقمبوونی کەشتیەکان نەدۆزراونەتەوە. ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی جەختیش دەکاتەوە کۆچبەران لە 4 ڕێگەوە هەوڵی گەیشتن بە ئەوروپا دەدەن. ئێستا با بەهای دراوەبیانەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین زانین چۆنە. 100 دۆلاری ئەمریکی بە 144,500 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بە 170,250 دیناری عێراقیە، 100 پاوەنی بەریتانی 197,500 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 18,150 دیناری عێراقیە، 100,000 تمەنی ئێرانی 5,900 دیناری عێراقیە. جیا لەوانە بینەسەر نرخی زێر مەسقالێک زێری عیار 24 405,000 دیناری عێراقی و مسقالێک زێری عیار 21 357,000 دیناری عێراقی و مسقالێک زێری عیار 18 304,000 دیناری عێراقیە. جارێکی دیکەژە ڕۆینەوە سویت ئەم جارانە چینە ئەو قوتابخانەی کە بڵێسا حەسەن مامۆستای جوانکاریە بڵێسە دەیەوێت جوانکاری وەرزی هاوینە بە شێوەی زۆر سادە نیشانی خانمان بدات. بڵێسە حەسەن خەڵکی سلێمانیە و ساڵی 1995 لە تەمەنی 4 ساڵی چووەتە سوید و خۆی لە پاکستان لەدایک بووە. ئێستاش مامۆستای بواری جوانکاریە لە یەکێک لە قوتابخانەکانی ناوەندی لە ستۆکۆڵم. بڵێسا بڕوانامەی ماستەری لە فەلسەفەی مافی مرۆڤ بەدەستهێناوە. با بزانین ئەم خانمە بلیمەتەی کە ئەو هەموو زانیاری هەیە ئەمڕۆ چ شێوازێکی مایکەپمان فێرەکات. ڕۆژ باش لە بەرنامەی ئەمڕۆ پیشانتەنەدەم چۆن دەتوانن مکیاجی خۆتان بکەن بۆ وەرزی هاوینە بە شێوەیەکی زۆر ئاسان و سادا لەگەڵمان بن. سەرەتا پرایمەرێکی بۆ لێدەین لە پێستەکە، پرایمەرەکەش پرایمەری ڕۆناوی بێت تا پێستەکەی تۆزێ بۆ چەور بکەین. دوایەوەی کە پرایمەرەکەمان بۆ لێدا برۆنزەرێکی بۆ لێدەین کە بریقی پێوە بێ وەکو هایلایت بەکاردێت. ئەساسەکەش زۆر بە شێوەیەکی تەنک و سادە لێبن و جوان بڵاویکەنەوە لە هەموو پێستەکە و بێنن بە ملەکەشە بۆی ڕەنگەکە هەمووی تێکەڵ بێ و ببێ بە بیسێکی جوان و سادە. و ئێستاش کە کۆنتۆرەکەی بۆ لێدەین دایمە ئە لێرانەوە دەست پێکەین و ئەی بینە سەرەوە بۆی ئیسقانی ئەم ڕوومەتەی دەرکەوێت بە شێوەیەکی زۆر جوان. و لێرە دایمە ڕەنگە تۆخەکە لێدەین و ژێر چاوەکەش ڕەنگێکی تۆزێک کاڵتر لێدەین و کە ڕەنگیش هەڵە بژێرن دایمە بۆ کۆنسیلەر ڕەنگێک کاڵتر لە پێستی خۆتان هەڵبژێرن و کە دێتە سەر کۆنتۆرەکە هیچ مشکلێ نییە، بەڵام کۆنتۆرەکە بۆی نییە یان ڕەساسی دەربچێ یان پرتەقاڵی دەرچێت لە پێستەکە. کەسانی کە نێوچەوانی تۆزێک گەورەترە ئەتوانن ئێرەش کۆنتۆر بکەن، ئەویش هەر بەم شێوەیە ئێرانەی بۆ کۆنتۆر دەکەن و ناوەڕاستەکەی عینەن کۆنسیلەر بەکارهێنن کە بۆ ژێر چاوەکەتان بەکارهێنا و یەک تۆز ئەهێنینە خوارەوە بە لووتیا. بڵاوکردنەوەکەش دایمە بە قاوەیەکە دەست پێکەین بە عینەن فڵچەی کە ئەساسەکەمان پێ لێیە
بەم شێوەیە لەسەرەوە دەست پێکەین و وردە وردە تێکەڵاویەکەین بۆ خوارەوە. ژێلێوەکە ئێستا کاتیەوە هاتۆ کۆنسیلەرەکەی بۆ بڵاوکینەوە و پاڵی پێوانەینە ناو پێستەکە یێوە شێوەش. جا نێوچوانەکەشی بە عینەن شێوە بڵاویەکەینەوە بەم شێوازە و یەک تۆ زەیهێنینە سەرەوە بۆی لەگەڵ قاوەیەکە تێکەڵاو بێ. کۆنسیلەر دایما ئەبێ پاڵ پێوبنەی بۆی بچێتە ناو پێستەکە. غەڵەتێکی زۆر گەورەیە ئەگەر ئێوە کۆنسیلەر ڕاکێشن یا بەدەست ئاوا ڕایکێشن. شێوازی کۆنسیلەرەکە تێکەدا و ژێر چاوەکە جوان دەرناچێ و خەت دروستەکە. دوای ئەوەی کە کۆنتۆرەکەمان بڵاو کردووە کاتیەوە هاتووە پاودەرێکی بۆ لێ بدەین. ئەم پاودەرە نەڕەنگی هەیە و زۆر تەنکە و ئەمە بۆ ژێر چاوەکە بەکارهێنی لەو شوێنانەی کە کۆنسیلەرت لێداوە ئەم پاودەرە بەکارهێنی. ئێستا کاتیەوە هاتووە سەرڕوومەتەکەی بۆ لێ بدەین. بۆ وەرزی هاوینە زۆر جوانە ئەگەر سەرڕوومەتێکی تۆزێک کاڵ لێ بدەن مەیلە و پرتەقاڵی و پەمەیی. ڕەنگێکی تۆزێ زەقتر بەکاربێنن پەمەیەکی تۆزێ تۆختر و بیان ئەلێرە لەو شوێنەی کە ڕوومەتەکە بەرزە بێتەوە کە پێکەنن. کاتیەوە هاتووە پۆدرەکەی کە لە ژێر چاوماندا بیسڕینەوە. ئەم پرایمەرەش زۆر بەیەواشی بڵایەکەینەوە لە چاوەکە. یەکەم پشتچاو کە لێدەم ڕەنگێکی پەمەیەکی کاڵە ئەویش هەر بەم شێوەیە بڵاویەکەمەوە زۆر بێواشی. دوایەوەی کە پەمەیەکەمان لێیە پشتچاوێکی تۆزێ مەیلە و بێجی بەکارەهێنین ئەیەین لە ناوڕاستی چاوەکە. چاوەکەی تریش بە عینەن شێوە پەمەیە کاڵەکەی لێدەین لە ئەخیری چاوی دەست پێکەین و بڵاویەکەینەوە بۆ ناو چاوەکە. ئەو ڕەنگە بێجیەکەی لێدەین بە یێواشی بڵاویەکەینەوە لەگەڵ پەمەیەکە. ئایلاینەر زۆر گرنگە ئێوە قەت چاوتان ئاوەڕا نەکێشن و خەتەکە بکێشن. دایمە سەر برۆکە بەرزکەنەوە خەتەکە ئەلێرانەوە دەست پێ بکەن یێواش ڕایکێشنە ناو چاوەکە بەم شێوازە. داوە هایلایتێکی تۆزێ ئاڵتونی بەکارەهێنین و ئەیەین لەسەر ڕوومەتەکە. تەختیتەکە بەم شێوەیە لێدەم زۆر بە خەفیفی کە تەختیتەکەمان تاوا کرد ڕەنگێکی یەک تۆز کاڵتر بەکارەهێنین و ئەیین لە هەموو لێوەکە. پروگرامی ئەمڕۆمان لەسەر مکیاجی وەرزی هاوینە کۆتایی پێهات. ئەمەش بۆ خانمانەی کە پێیان خۆشە لە ماڵەوە مکیاج بۆ خۆیان بکەن بە شێوەیەکی سادە و جوان. هیوادارم سوتان لێبینی بێ. زۆر سپاس. ئەوەش ئەو مایکەپە بوو کە خانمان ئەتوانن لە ماڵیشەوە بەکاری بێنن چونکە هەمیشە پیاوان گلەیەوەکەن کە ئەڵێن خانمەکان بۆ دەرەوە خۆیان جوانەکەن لە ماڵەوە هیچ خۆیان جوان ناکەن. ئیتر خانمان شێوازێکی مەیکەپی ناسکیش بێ لە ناو ماڵە بیکەن و تا هەمیشە هەر جوان بن. هەرچەند خانمان خۆیان هەر جوانن بەڵام ئەگەر لە ماڵیشەوە گرنگی بە خۆیان بن ئەوە جوانتر و باشترە بێت. ئەزانین وردە وەرزی هاوینیەت ئیتر کێشەی پێست و خانمان زۆر زیاترە بێت. ئەگەر ماوەیەکیش لە بەرتیشکی خۆر بمێنەوە ئەوە پێویستمە بەوابێت کە ئاگایمان لە پێستی خۆمان بێ و پێویستە پێستمان تووشی سووتان و سۆربوونەوە نەبێت ئاگامان لێ بێت. بۆیە پزیشکان و پسپۆڕان ڕێنماییەکەن ئەگەر دژەخۆر و جلوبەرگی تایبەت بەکار نەهێنین ئەوە چەند هەنگاوێک بۆ پاراستنی پێست دەبێت بگرینە بەر. ئەوانش خۆشوشتن یارمەتی کەمکردنەوەی ئازارەکانی پێست دەدات واتە زوو خۆمان بشوین. پێویستە کرێمی تایبەت بە شێدارکردنی پێست بەکاربهێنین. هەنگوین و شۆفان ئەمە دوو مادەی زۆر باشن کە تێکەڵ بکرێت لە پێست بدرێت بێگومان پێستمان لەو سووربوونەوە سووتانە ئەپارێزێت و هەروەها بەشی سوتاوی پێست بە ئاوی سارد فێنک بکەینەوە یاخود هەندێک جار ئەگەر پێویستی کرد ماستی لێ بدەین ماستێکی کوردی ماستێکی خۆماڵی کە باشترە موادی تیانە بێت. گرنگە پێشچوونە بەر خۆر پێست وش بکرێتەوە و کرێم بەکار بهێنرێت واتە تا پێتان ئەکرێت لە بەرخۆردا بەبێ کرێمی شێدارکرۆ یاخود بەبێ دژە خۆر مەچنە بەر تیشکی خۆر.
بێگومان ئەم ڕێنمایانە تەنها بۆ خانمان نییە بۆ هەموو کەسێکە بۆ پیاوانە بۆ کوڕانە بۆ مناڵانە کە تا پێتانەکرێت پێستان ڕاگرا بگرن. وەکو هەمیشە وتومانە ئامانجی پرۆگرامی ڕۆژباژەوەیە کە باشترین بابەتەکان بۆ ئێوە بخاتە ڕوو و زۆرترین زانیاری بە ئێوە ببەخشێت. ئەمڕۆژ کۆتایی هێنم بە بەرگە بابەتەکانمان بۆ هیوایم کە جێی سوود و ڕەزامەندی ئێوە ببێت و هەمیشە لە تەندروستێکی باش و لە کەشێکی ئارامدا بمێنەوە و ماڵاوە تەس بە یەم وەلاتە.